بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز، خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکە بە خزمەتتان دەگەمەوە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی. خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان و تەرازوی چاکەکانمانی پێ قوڕسکە، و خوای پەروەردگار ئیمانمان دامەزراوکە و موفقمان بکاتن بۆ عەقیدەی ئەهلی سونە و جەماعە، و بمان پارێزی لە فیڕەق و ئەهوا و لەو شتانەی کە دوورمان دەکەنەوە لە ڕاستەڕێگای ئیسلام و لە سیڕاتی مستەقیمی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. گەیشتینە فەقەرەی 51 دەفەرمێ: محیط بكل شيء وفوقه وقد أعجز عن الإحاطة خلقه. ئەو فەقەرەیە بەڕێزەکانی خۆم وەکو باقی بابەتەکانی دیکە پەیوەستە بە ذاتی خوای پەروەردگار و تەبارەک و تەعالە، دەفەرمێ محیط بكل شيء وفوقه. لێرە فەقەرەی یەکەم کە دەفەرمێ محیط، کەلیمەی محیط واتا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە ئاگایە لە هەموو شتێکی، وفوق كل شيء، و لە سەروی هەموو شتێکە. جا ئەو واوە ئەگەر هەبێیان نەبێ، ئەگەر هەبێ وفوقه یعنی وفوق كل شيء، خوای گەورە لە سەروی هەموو شتێکی، ئەگەر نەبێتن دەفەرمێن فوق عەرشیه، لەسەر عەرشی خۆیەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەصفی خۆی کردووە لە چەندان ئایەت کە خوای پەروەردگار ئیحاطەی عەبد و بەندەکانی خۆی کردووە بە عیلمی خۆی. دەفەرمێ والله من ورائهم محیط، یعنی ئەوانە هیچ مەخلووقێک لە عیلم و زانستی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەرناچن. ئەوجا عیلمی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە محیطە بە هەموو مەخلووقاتی خۆی لە هەر شوێنێک بن، گچکە بێ یان گەورە بێتن. ئەوجا خوای پەروەردگار دەفەرمێ والله بما يعملون محیط. خوای پەروەردگار بە ئاگایە بە عیلمی خۆی بەو کردەوە و بەو ئەعمالانەی کە ئینسانی موسڵمان ئەنجامیان دەداتن. وأوجا خواي پروردگار دفرمي لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما. برابر رزكاني خوم إنسان كاتك آشنا دبي بأسماء وصفات إخوة تبارك وتعالى كيتشك لوانا علما براستي أتوانم بلم جرأتي قناه تاواني كم دبيتوا، جرأتي قناه تاواني كم دبيتوا، وزیاتر هەوڵ دەدا ئیخلاص دڵسۆزی بنوێنێ بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. ئەو خەڵکەی کە جورئەتی گوناه و تاوانی هەیە ئاشنا نییە بە ناو سیفەتە جوانەکانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، و خوای خۆی نەناسیوە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کە ئینسان بزانێتن و علمی تەواوی هەبێ کە خوای پەروەردگار ئینسان هەر گوناه و تاوانێکی کە خوای پەروەردگار پێی ئاگادارە، شەو بێیان ڕۆژ بێ، لە قەڵەباڵغیدا بێیان بەتەنها بێ، حتا ئەو نیەتەی کە بە دڵی ئینسانی دادەی خوای پەروەردگار پێی مطەلیعە، ئینسان جورئەتی نابێت و خۆی دەپارێزێتن. ئەوجا خوای پەروەردگار دەفەرمێ ئینەه عەلا كل شەیء قەدیر. خوای پەروەردگار بە باڵادەستە و بەتوانایە بەسەر هەموو شتێک، هیچ شتێک نییە کە وەکو لە ڕابردوو فەرمان لا يعجزه شەیء، هیچ شتێک خوای پەروەردگار دەستەوەستان ناکاتن.
ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ وبكل شيء عليم بە هەموو شتێک خوای پەروەردگار ئاشنایە و ئاگادارە بە عیلمی خۆی. برا بەڕێزەکانی خۆم، لێرانە بۆ ئەو بابەتانەی هێناوە و هەر یەکە وەچی گوتی کات ئەوچی باشی داوەتێ لەبەرەوە فرەقی ضال ئەو مەسەلەی ئیحاطەی خوای پەروەردگاریان بەچی هێناوە بە ذاتیان هێناوە، یعنی گوتویانە خوای پەروەردگار لە هەموو شوێنێکیە. ئەوە غەڵەتەوە. ئەهلی سونە و جەماعە بۆی کە ئەو بیر و بۆچوونی معتەزیلە و جەهمیەکان بە تایبەتی کە غولاتی جەهمی و معتەزیلە قەناعەتیان وا بۆ کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە هەموو شوێنێکیە، ڕێیەکی غەڵەتە. هاتوون ئەو بابەتیان ڕەحمەتی خۆیان لێبێت لە سەلەفی ساڵح و لەو زانە بەڕێزانە وەکو عەقیدەیەکیان نووسیوەتەوە بۆ ئێمە و مانان و بۆ خەڵکی خۆیان لەو سەردەمە هەتا ڕۆژ دوای بۆی خەڵک چاک خوای خۆی بناسیتن و نەچێتە ژێر تەئسیری ڕێی فرەقی ضال. لەبەرەوە ئەوەش دەفەرمێ کە محیط بكل شيء ئەو جا دەفەرمێتی وفوق كل شيء لەسەروی هەموو شتێکی شەوەیە. ئەوە نییە بڵێ خوای پەروەردگار لە هەموو شوێنێکە، خوای پەروەردگار بە عیلمی خۆی لە هەموو شوێنێکە. ئەو عیلمەی کە خوای پەروەردگار کە عیلمی قەدیمی خۆیەتی عیلمێکی بێ منتەهایە ئاگای لە هەموو مەخلوقات و لە هەموو دروستکراوەکانی خۆیەتی لە هەموو ئەو کەون و کائیناتەی لە هەموو ئاسمانەکان لە هەموو زەوی لە مەلایکەتەکان لە جنەکان هیچ شتێک نییە لە عیلمی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە شاراوە بێتن. بەڵام وەکو خۆی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە خوای پەروەردگار لە سەروی مەخلوقاتی خۆیەتی. ئەو جا تەماشای دەلیلەکان کەن کە خوای پەروەردگار بەرزە و لە سەروی مەخلوقاتی خۆیەتی و لە سەروی ئاسمانەکانیشە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە چەندان ئایەت دەفەرمێ وهو القاهر فوق عبادی. فوق یعنی سەر، لە سەروی عەبد و بەندەکانی خۆیەتی. يخافون ربهم من فوقهم لەو خوای خۆیان دەترسێن کە لە سەروی ئەوانەوەیە. و لە فەرمودەی پێغەمبەر داهاتووە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر دەفەرمێ والله فوق العرش خوای پەروەردگار لە سەروی عەرشی خۆیەتی. و ئەو جا برا بەڕێزەکانی خۆم دلیلی دیکە زۆرن يخافون ربهم من فوقهم کە لەسەرەوە باسم کرد ئەئەمینتم من في السەما ئایا ئێوە وەچی گوتی ئەمینن دڵنەواییتان پێدراوە لەلایەن ئەوەی کە لە ئاسمانەکان و لە سەروی ئاسمانەکانەوەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکدا دەفەرمێ ئەلا تەئمەنوننی وأنا ئەمین من في السەما ئێوە بە ئەمین و بە ئەو نازانن کە خوای پەروەردگار ئەوەی لە ئاسمانە بە ئەمینی لە قەڵەم داوم. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە باسی هەندێک لە مەخلوقات دەکا کە بەرزی کردوونەوە بۆ لای خۆ بەر ڕەفەعه الله ئیلەی. کەلیمەی ڕەفەعە لە نزمەوە بۆ بەرزەوەیە. خوای پەروەردگار بەرزی کردوونەوە هەندێک لە مەخلوقات و هەندێک لە دروستکراوەکانی خۆی بۆ لای خۆی. ئەو جا خوای پەروەردگار باسی بەرزبوونەوەی مەلایکەتان دەکا بۆ لای خۆی. تعرج المەلائکة والروح ئیلەی، یعنی جوبریل عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ مەلایکەتەکان بەرز دەبنەوە بۆ لای چێ؟ بۆ لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. و هەندێک لە شتەکان جا قسەی باش و ئەوانە خوای پەروەردگار باز دەکا کە بەرز دەبنەوە بۆ لای خوای پەروەردگار. دەفەرمێ إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه. خوای پەروەردگار قسەی باش بەرز دەبێتەوە بۆ لای خوا و کردەوەی چاچش خوای پەروەردگار بەرزی دەکاتەوە بۆ لای خۆی. دلیل و بەڵگە زۆرن لەسەرەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بەرزە و لە سەروی مەخلوقاتی خۆیەتی. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ وقد أعجز عن الإحاطة خلق، یعنی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وای کردووە مەخلوقاتی خۆی بە ئێمە و بە مەلایکەت و بە جنۆکە و بە هەموو ئەوانەوە، یعنی هەمووی
بە شێوازێک خەڵق کردوون کە ئیحاطەی خوای پەروەردگار ناکەن، پێی بە خوای پەروەردگار نابن، نە بە زاتی نە بە ئەسما و صفاتی. لەبەرەوەی خوای پەروەردگار صفاتی خۆی زۆرن. ئەو صفاتانەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە شێوازێکن کە لە خوا بوەشێتەوە. چۆن ئێمە زاتی خوای پەروەردگارمان یعنی پێی بە زاتی خوای پەروەردگار نابین، پێی بە ئەسما و صفاتی خوای پەروەردگاریش نابین. لەبەرەوەی سەدەینە سەرێ لەبەرەوەی باسی محەبەتی خوای پەروەردگار دەکا تەبارەک و تەعالا. ئینسان سنووری عەبدایەتی خۆی مەحدودە. ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوعایەکدا کە پێغەمبەر سەید الخەڵقە و نزیکترین کەسمان لە عەبدەکان لە خوای پەروەردگار پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام لە ناسینی خوای پەروەردگار و لە ئاشنابوون بە ئەسما و صفاتی خوای پەروەردگار و خوای پەروەردگار ڕێز و تەقدیرێکی لێناوە. بەڵام لەگەڵەوەشدا پێغەمبەر چ دەفەرمێ؟ لا أحصي ثناء عليك لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. يعني پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام يعني هەندێک لە ئەسما و صفاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێغەمبەرانیش نەیان زانیوە و هەندێک لە جۆری ستایش پێغەمبەرانیش نەیان زانیوە. لەبەرەوەی هەر بە دەلیلی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە شەفاعەتی دەکاتن دەفەرمێ هەندێک کەلیماتانم فێر دەکا کە پێشی نەمزانیون و سوزدە دەبەم و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو دوعایانە دەکەم، ئەو کەلیماتانە دەکەم، ئەو ستایشەی خوای پەروەردگار ئەو کاتەی فێرم دەکاتن خوای گەورە لێم قبول دەکاتن. لەبەرەوەی برایانی بەڕێزم سنووری عەبدایەتی دیارە و سنووری خوایەتی تەبارەک و تەعالا دیارە و ئینسان قەت ئیحاطە بە خوای پەروەردگار ناکاتن. لا تدركه الأبصار. جا ئەو لا تدركه الأبصارە مەبەستی پێ ذاتی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا، ئیحاطەکردنی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. لەبەرەوە هەر ناوەکان وەیەک دەچن کە دەڵێی بەسەر خوای پەروەردگار بەسەری هەیە، ئینسانیش پێی دەگوترێ بەسەر، بەڵام بەسەری خوای پەروەردگار و بەسەری ئینسانی ئاسمان و ڕێسمانی فەرقە. خوای پەروەردگار مەحەبەتی هەیە، خۆشەویستی هەیە، ڕقی هەیە، تۆڵەسێنە. ئەوانە هەموو ئەو مستەڵەحاتانە لە ناومە بەکاردێن. بەڵام ئەوەی ئینسانەکان لەگەڵ هی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا زۆری فەرقە، نەک زۆر، ئاسمان و ڕێسمانی فەرقە. ئەتۆ دەتوێت تۆڵەی خۆت بسێنیەوە، بەس دەتوانی ئەو تۆڵەی خۆت بستێنیەوە بەحەل لە هەموو حاڵەتێکیدا؟ ناتوانی. لەوانەیە وابێ دەستەوەستانت کات، نەفرێکی لە تو بە قووەتر بێتن دەتگریت و هەر چار پەلانت دەبەستی و لەولات دادەنێت. ئەتۆ بەتەنێ دەچی چار کەس بن دەترسی دەگەڕێەوە. بەڵام صفاتی خوای پەروەردگار هیچ مەخلووقێک هیچ شتێک لە کەون و کائینات ناتوانێت دەستەوەستانی کات. ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم بابەتێکی دیکە دەینە سەری دەفەرمێ ونقول إن الله اتخذ إبراهيم خليلا وكلم الله موسى تكليما إيمانا وتصديقا وتسليما. لێرانە باسی لەوانەیە بڵێن باشە بۆ باسی ئەو قەزیەی دەکات. طبعاًەوە هەمووی لەو سەردەمیوان خلافی لەسەر بۆ لەگەڵ فڕەقی ضال. ئایا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خولەتی خوای پەروەردگار مەحەبەتی خوای پەروەردگار ئەهلی غولاتی مرجئە و معتەزیلە خلافیان بۆ لەگەڵ ئەهلی سونە و جەماعە. نەفی مەحەبەت و خولەت و ئەوانەیان کردووە، نەفی کەلامیان کردووە لە خوای پەروەردگار کە خوای پەروەردگار قسەی نەکردووە لەگەڵ موسا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەر ئەو بابەتانەی کە خلاف لەگەڵ ئەهلی ئەهوا و فڕەقی ضال بووە هاتوون لە بابی عەقیدەیان داڕشتووە، لە بابی عەقیدەیان داڕشتووە بۆی کە خەڵک ئەهلی سونە و جەماعە بێنەوە سەر ئەسڵەکەی. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە نەسی قورئان دەفەرمێ واتخذ الله ئیبراهیم خەلیلا. خولەت برا بە ڕێزەکانی خۆم لە مەحەبەت گەورەترە. خۆی کەلیمەی لە زمانی عەرەبی ئەوەی کە دەلالەت لەسەر خۆشەویستی دەکات زۆرە. مەحەبەتە، عیشقە، غەرامە، خولەتە، ئەوە بەشێکن لەو ئەوانە. بەڵام ئەوانەی کە
بۆ خوای بەکار هاتوون وەخوا بۆ خۆی بەکار هیناون تەبارەک و تەعالە مەحەبەت و خولەتە. مەحەبەت بۆ هەموو ئیمانداران و بۆ بەشێک لە صیفەت و کردەوەکانی بەکار هێناوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. بەڵام خولەت خوای پەروەردگار بەس بۆ ئیبراهیمی بەکارهێناوە و پێغەمبەریشمان عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودەی صەحیحدا دەفەرمێت چۆن خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئین الله اتەخەذەنی خەلیلا کەما اتەخەذە ئیبراهیمە خەلیلا. ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام بە ئایەت ثابت بووە، هی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خوای پەروەردگار ئەمنی کردووم بە خەلیل. ئەو فەرموودەیە بۆ معلوماتان حەدیثێکی ضەعیفە کە دەڵێ ئین ئیبراهیمە خەلیل الله و ئەنە حەبیب الله. زۆرێک خەڵکی دەڵێ حەبیب الله، خۆی حەبیب الله یعنی خۆشەویستی خوا، هیچ منقەبەیەکی زیادی تێدا نییە لە بۆ جای کاتەوە لە ئیمانداران. خولەت ئەو پەڕی خۆشەویستیە و لەبەر هەندێش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەگەر کەسم جێڕا بە خەلیل غەیری خوای خۆم، ئیبراهیمم ئەبوو بەکرم دەکردە خەلیل. ئەبوو بەکری لە هەموو کەس خۆشویستتر بووە. کەچی ئێستانەکە بەداخەوە دەڵێن یعنی ئێستا لەو عراقی خۆمان لە بەشێک لە مەکتەبەکانی قوتابیان فێر دەکەن کە جوێن بە ئیمامی ئەبوو بەکر بدەن، جوێن بە ئیمامی عومەر بدەن ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، جوێن بە دایکی ئیمانداران بدەن بە عائیشە، بەڵام بەخوا بەسەریاندا ناڕوە خوای گەورە ئینتیقامیان لێ وەردەگریتەوە کە کوێستانەکە دەیبیننەوە شتی گەورەتریشی بەدووادا دێت. لەبەرەوە ئەو مەسەلەی خولەتە برا بەڕێزەکانی خۆم جیاکەنەوە لە مەحەبەت. تەماشەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەربارەی مەحەبەت دەفەرمێ یوحیبهم و یوحیبونە. یعنی چی؟ یعنی ئیمانداران خوایان خۆش دەوێ و خوش ئەوانی خۆش دەوێ. خوا هەم خۆش دەویسترێ هەم خوای پەروەردگاریش خەڵکانێکی خۆش دەوێن، هەندێک صیفاتی خۆش دەوێن، بەڵام ئەو خۆشەویستیەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، ئەو مەحەبەتەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەکو خۆشەویستی و مەحەبەتی ئێمەیە نە، بەڵام هەر ناوەکەی وەکو یەکە. خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله یحب المتقین. خوای گەورە ئەهلی تەقوای خۆش دەوێتن. هەموو بەسمان جیاکردنەوەی خولەت و مەحەبەتە. نەیفەرمووە المتقین خەلیل الله، دەفەرمێ ئین الله یحب المتقین. خوای گەورە ئەهلی تەقوای خۆش دەوێت. جا هەر کەسێکی بێ، پیر بێ، گەنج بێ، ژن بێ، پیاو بێ، خوای گەورە مادام ئەهلی تەقوای خۆشی دەوێن. ئەو جا خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله یحب التەوابین و یحب المتطهرین. خوای گەورە تەبارەک و تەعالە کەسانێکی تۆبەکاری خۆش دەوێت، کەسانێکیشی خۆش دەوێت کە خۆیان بە پاک و خاوێنی ڕاگرن، هەم لە کاتی چوونە سەر ئاو ئەوانە جوان خۆیان پاککەنەوە، هەم بە پاک و پاکژش خۆیان ڕاگرن. خوای گەورە خۆشی دەوێت. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم لێرانە هەمووی مەبەستەکە چێ؟ مەبەستەکە ئیثباتکردنی مەحەبەتە، خولەتە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. و ئەو جا دەفەرمێ وەکەلەمە الله موسا تەکلیمە. خوای پەروەردگار قسەکردن بە قسەکردن قسەی لەگەڵ موسا کرد عەلەیهی سەڵات وەسەلام. موسا عەلەیهی سەڵات وەسەلام لە زۆر دەرسی دیکەشمان باس کردووە، موسا عەلەیهی سەڵات وەسەلام گوێبیستی قسەی خوای پەروەردگار بۆ تەبارەک و تەعالە و خوای پەروەردگار قسەی لەگەڵ کردوون بەبێ ئەوەی کە جوبریل لە نێوەندا بێتن، بەبێ ئەوەی کە جوبریل عەلەیهی سەڵات وەسەلام بێتە سەر شێوەی ئینسانێک و قسە لەگەڵ موسا بکە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەش منقەبەیەکە بۆ موسا عەلەیهی سەڵات وەسەلام. و دەفەرمێ ئیماناً وتەصدیقاً وتەسلیمە. ئیمانمان پێی هەیە هەم بەوەی کە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام، محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وەسەلام خەلیلی خوا بوون و موسا عەلەیهی سەڵات وەسەلام کەلیمی خوا پەروەردگار بۆ خوای پەروەردگار قسەی لەگەڵ کردووە عەفوەن، و باوەڕمان پێوێتی، ئیمانمان پێوێتی و تەسلیمیش دەبین بەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە قسەی کردو، بەڵام قسە لەسەر شێواز و چۆنیەتەکەی ناکەی. ئەوە نە پێی پێدەبین، نەدەیگەینێ، نە لە عەقڵی مەش وەچ کابرا گوتی لە عەقڵی مەش وەدەچێتن.
ئەوجا ئاخر شت برا بە ڕێزەکانی خۆم، ئەو بابەتە بابەتێکی هەستیارە و بابەتێکە کە پێویستە ئینسانی ئیماندار هەڵوەستەیان لە باران بکاتن و خۆی بێنێتە ئاستی ئەو کەسانەی کە خواخۆشی دەوێن و مەحەبەتی خوا دەستخۆی بخاتن. هەر کەسێکی کە خواخۆشی ویست خوای گەورە و عەزیم و بەدەسەڵات لە ئاگری دۆزەق دەیپارێزێتن، خۆشەویستی خۆی ناسووتێنیتن. یا ڕەبی خوای عاقبەت خێرمان بکەی و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.